سڵاوتان لێبێت خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم هاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی مایکی پەیامی ئەم جارم لە پارکی ئازادی شاری سلێمانیە. ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لە چین و توێژەکان هاتوونەتە پارکەکە بۆ مەبەستی بەسەربردنی کاتێکی خۆش و بەشێکی دیکەشیان ئاهەنگی کۆتایی و دەرچوونی قوتابیانە. لێرە هەمووان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و بۆ جێبەجێکردنی و ئەرکانە لە دەوری یەک کۆبوونەتەوە. پێم خۆشە و بە دەرفەتی دەزانم پرسێکی کۆمەڵایەتی بابەتێکی کۆمەڵایەتی لەگەڵیانە گفتوگۆ بکەم. ئەویش ئەوەیە باشە بۆ ئێمە ئامادەین چەند کاتژمێن لە ئۆتۆمبیل دابین بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و بۆ گەشتکردن، بەڵام ئامادەنین 5 خولەک بچینە ئۆتۆمبیلەکەمان و سەردان و سیلی ڕەحم زیندوو ڕابگرین. بە پاساوی ئەوەی مەجالمان نییە، کاتمان نییە. ئەی بۆ سەیران و بۆ گەشتەکە کاتمان هەیە. بابەتێکی دیکەش هەیە کە باشە بەسەربردنی کاتێکی خۆش و سەیران بۆ ئێستاوای لاتووە لەگەڵ هاوڕێ و خزمەتا ڕادێک دوورەکانە و کەسوکار و خێزانە پلەیەکەکان لەبیر کراون لەوەی کە خوشک و برا و دایک و باوکە و لەگەڵەوانە سەیران ناکرێت. یان گەنجەکانمان لە بەخوا من تااقەتم نیە لەگەڵ دایک و باوکمە سەیران بکەم، حەزم لەگەڵ برادرایە. ئەمەش ئەوەندەی دیکە پەیوەندی کۆمەڵاتەکانی سست و لاواز نەکردووە. ئەم بابەتە و چەند بابەتێکی دیکە لەگەڵ هاوڵاتیان و سەردانیکەرانی باخی ئازادی و پارکی ئازادی بەڕێ چەند سەعات لەناو ئۆتۆمبیلا بمێنینەوە بە قەرەباڵقی بەوە بچین بۆ بەسەربردنی کاتێکی خۆش، بەڵام بە درێژایی ساڵەکە ئامادەنین 2 دقە ڕێگە ببڕین بە سەیارە بچین سەردانی ماڵە خزمێک یان سیرێکی ڕەحم بەجێ بهێنین. تا چەند گرنگە بەڕاستی ئێمە کاتەکانی خۆمان ئەوانەی دیکە جگە لە سەیرانەوە بۆ بەسەرکردنەوەی کەس و دۆستەکانمان بەخەرج بین لە کاتێکا لە ماوەی ڕابردووڵین کات نییە و مەجالمان نیە، بەڵام مەجالمان بۆ شتی دیکە هەیە. پێشەکی بە خێراتنتانەکەم ناحەی کۆمەڵایەتی پەیوەستە بە بوونێتی کەسەکانەوە. کەسی وایە حەزی بە ئیجتیماعیەتە و حەزی بە تێکەڵاویە، یعنی ئەگەر ڕێگریشی لێ بکەی هەر سەردانی خۆیەکە. ئەوە بەبێ بەشێکی لە بوونێتە هەبێ، بەشێکی تریشی دەرفەتێ بۆ بڕەخسێ. زۆر جار لایانی مادی ڕێگرێ بێ، لایانی مادی لەوە چێ وەسایلی گواستنەوە نەبێ، لەوە چێ بڵێن لە ڕووی مادیەوە لاواز بێ کەسەکە بۆ چوونی بۆ شوێنێک یا بۆ سەردانیکردنێک پێویستی بە کولفەیەک بێ. ئەوانەی کە بەدنایەوە قسەکەت لە جێ خۆیاتی، بەڵام هەندێک کەسێ وەکو بینی باسم کرد لەوچە بۆ گەشت و سەیرانێک بۆ بەسم کاتێک چەند ساعت لە سیارە بێنێت و ڕێگایەک دوور بپڕۆ مەسوولێکیشکە، بەڵام بەجێای ئەو ساڵ ئامادەنی ڕۆژێک سەردانی دۆستێ نەخۆشێ هاوڕێیەکی قەدیمی خۆی بکە. یعنی حاڵەتێک هاتووە پێشەوانی ئێستا ئەویشەڵێ ئەوەیە کە خەڵکانە فێری ئەم جۆرە بیر و باوەڕە بوون کاڵێ فڵان کەس نایە بۆ لای من بۆچی بچم بۆ لای، یانڵێ دوور و دۆستی. بەڵێ جا ئەڵێ هەتاوەکو من دوور و دۆست بم کێشە مەشاکیلم کەمتر تووشی گرفتمەوە، کەمتر مەسئولیەتمە چێتە سەر. ئەوە هۆکارێکی گەورەیە، یانی زۆر جار خەڵک خۆی شارێتەوە لەوەی کە سەردانی کەسان بکە، سەردانی خزم و کەسی خۆی بکە. شوێ پێی وایە ئەگەر سەردانی کەسەکانی خۆی بکە دوجار کۆمەڵی بەرپرسیایەتی تووشە بێ. ئەویشەوەیە کە ئەبێ بەدەم کێشە مەشاکیلەکانیانەوە بێ بەدەم داواکاریەکانیانەوە بێ. ئەو هۆکارێکی وایە کە ئەم کەسە هەستەکات خۆی دوورە پرێزگە بۆ ئەوەی کەمترین بەرپرسیارەتی هەبێ. دەستخۆش کۆتا پرسیارمەوەیە چێڵی بۆ ئەوانەی کە بەڕاستی زیاتر سەفەر لەگەڵ هاوڕێ و دۆستەکانیانەکەن کەمتر لەگەڵ خوشک و برا و کەسە نزیکەکانیانەکەن. بەخوا مەسەڵ حەزم لە زوگورتیەکەی و حەزم لەگەڵ هاوڕەکانم و کەمترین سەیران هەر سەیرانی لەگەڵ دایک و باوک و خوشک و براکانی. ئەوە خۆت زیینەوەیە لە بەرپرسیارەتی. ئەجینا تۆ ئەگەر لەگەڵ قەوم و کەسی خۆت، لەگەڵ خوشک و برای خۆت، لەگەڵ هاوڕێ و هاوسەری، لەگەڵ هاوسەر و منداڵەکانی خۆت سەفەر بکەی، ئەوە ئەکوێتە سەر خۆت تا چەنە چێش بە سەفەرەکە دەبەخشی. ئەجینا زۆر جار دەرچوونی برادرانە و دەرچوونی هاوڕێیانە کێشە مەشاکیلی گەورەی لەکەوێتوانێ. مەرج نییە دەرچوونی هاوڕێیانە دەرچوونێکی بێمەسئولیت بێ، دەرچوونێ بێ پڕ بێ لە چێژ و خۆشی. من پێم باشە
ئەوانەی کە خاوەنی عایلەن زیاتر دەرچوونەکانیان لەگەڵ خێزانەکانیان بێ وەک لە هاوڕەکانیان چکە دوجات تۆ مەسئولێتێکە هەڵبژاردۆ لە ژیانە کە من بڕیارمدا هاوسەرمە بێ بڕیارمدا مناڵمە بێ ئەبێ بەرپرسیارەتی ئەوەش بگرمە ئەستۆکە خوشک و دایک و برا و بۆ عینی شتەکە بەفعلی ینی خوشک و دایک و هاوسەروانە ئەوانە ناحی کۆمەڵایەتی دەرەجەیەکن بە ینی تۆ بەرپرسیاتی نابێ خۆتی لێ بشایتەوە مادام بڕیارەداوە ئەو ژیانە هەڵبژاردۆ و خوشک و دایک تۆیان مەبەستە و حەزەکەن دەرچوون لەگەڵا بکەن تۆش ئەبێ پەیوەزی پێوەی ئەو دەرچوونانە دەرچوونێکی باشتر مەڕای من باشە شکر چۆنی دادا باشی سلام علیکم مامۆستایان باشە شکر یاخوا سلام سلااوپوری یان باشکە سێتان باشکە یاخوا سلامت هەل لە دوورەوە مینی حەزم بێمە خزمەتتان یاخوا سلامت بن باسی لایەنە کۆمەڵایەتێکەکەین کە ئێستا الحەمدوللا وەرزی بەهارە و وەرزێکی خۆش و وەڵێ بەهارێکی تەڕوەمان هەیە هەمومان بەمبەستی بەسەبرنی کاتێکی خۆش هەفتانە و بەتایبەتی لە ڕۆژان هێنا سەردانی ناوچە گەشتیارەکانەکەین و جای وایە چەند کاتژمێر لە سیارە ئەمێنینەوە و تا ئاگەینە شوێنەکە و ئەوانە قسەکە ئەوەیە باشە ئێمە بۆچی بە درێژایی ئەو ساڵە ئامادەنین هەندێکجا بە پاساوی ئیش و بێمەجاالەوە سیلەیەکی ڕەحم بەجێبێنین وەسەدانێکی نەخۆش بکەین ئەمە نیشانەی ئەوە نییە بەڕاستی ئێمە خۆمان مەبەسمان نییە بۆیە هەندێک جار ئەو سەردانە کۆمەڵایەتی و زیندوکردنەوەی سیلەی ڕەحمەمان وەکوڵێ کور کردوێتەوە. بسم الله الرحمن الرحيم والله يخوي استيلي رحم واجبه ودول استرهام كسيه استيلي رحم كسداني خزماني بكا و ئەی بۆچی پێت وایە ئێستا کەمتر گرنگی پێ ئەدرێ کەمتر بۆ کۆڵێ ئەو بابەتە برەوی پێدراوە هەستەکە ئێستا وای لاتوەڵێ دوور و دۆستی کان مەسەڵێ بە مناسبەیەک و نەبێ ناچمیانەڵێ ئەو نێ من ناچم ئەم بابەتە بەڕاستی پێت وایە کە ئەمە پێشتر لە عادات و تەقالیدی کوردەواری خۆمان هەبووە والله يخوي قصدك اللي ويا خلق زيات الجينة دور كوتوتوا لبروا بابلين أجابيني خوش يشتكين بو خوابيت طبعا صدقني كأجر خوان بو نبو تما عجيب ينبو لبروا صدقني ناكد دوای مادەی ژیان و ڕاکە و لەبەر هەڵپەی ژیانی ڕۆژگار ئەزانێتی خزم کەسیشی لە بیر چێتەوە ئەرە وەڵا ئەمە هینمان قەناعەتمان هەڵپاکەین نازانین ئەمرین بەجێ هێڵین ئەی گورینەوەی گورینەی کەم دیانەتیە کاکە گیان ئەی ناخەڵ چەندان من بەبیری دی ئەزانیتی پیرەژن لە ماڵمان بوونەکە کەم ئەمان ناسی دایکم بەخێوە کرد خەڵک پشت دەربووە هەر لە ماڵمان ئەمایەوە بەخێوێ کرد خاڵۆزای باوکمان بۆ هەر لە ماڵمان بەخێومان دەکرد ئێستاکە خوشک براکەین هاتو چەیەک ناکەن هاتوچوش بکەن مانەوەکە هەر نەماوە یانی دوازەی شەویش بێگەڕێتەوە بەخوای گەورە ئەزانیتی جاروا هەبوو نییە هەر لە بەنە سەماوڕوان دەگرێت تا ئێوارە سەماوڕوان نێکوشادەوە ئەم خزمە هاتەوە خزمات مارێژ نەبرا لە ماڵ ئێمە قەزا بەڵا دوور تەعزیە وایە هە لە ماڵ ئێمە جلد هەڵگرن با لە ماڵ ئێمە بەهین هەموو ئەوواچین یەک لادیە خزم کەس باوکم بۆ هەموو هاتاتو شوێکم بە هەموو نوعێک ئێستا کێکتر هەن نابینین ئامۆزا بووە مەڵی خوش خۆمانە لە ماڵماندا بوو ئامۆزا خاڵۆزا بوو لە ماڵ خۆمان ژورماندا پێ لەسەرەوە خوشن و مناڵی لە ئێوە بێکەوە ژیان ئێستا نەما هیچی نەما کاکەم ماڵکی خۆت لێ دوورەکەوتەوە لایکە حاجیش ئاماژەم پێ کرد کە ئێستا ئێمە ئامادەین سەعاتی 2 ساعت لە سیارە بمێنینەوە بۆ سەیرانێ بچینە سەیران ئامادەنی 5 دقە بچین ناو سیارە سەردانێکی ناسرا ئارەوڵادە ناو شارەکە سەردانی ناکەین بە مانگ بە ساڵ بڵێ ئەمە نیشانەی ئەوە نییە کە خۆمان مەبەستمان نییە بەسمان نیە خۆمان کاکە بە بەسمانی خەڵکەکە گشتی ناڵم هەڵپەی ژیانە هەر هەڵپەی ئەڵی نیوە هەرڵی نیە ڕاپاکەین و ڕاکەڕاکاکەین و مەخڵمە ژیانی مردمانی برچێتەوە ناڵین ئەمرین چار ڕۆژ بەجێ هەڵین دەم دنیاە ئەتە ئەوەیە کاکە کەم دیانەتە باسی ئامۆزا و ئەوانت کرد ئێستا وای لێ هاتووە گەنجەکە ئەلێ بەخوا سەیران بە زوگوردی خۆشە و یان جوزانە مەڵێ لەگەڵ خێزانی خۆما و لەگەڵ دایک و خوشکەکەی و براکەی و باوکەکەی زۆر سەردان و سەیرانەکەش ناکە سەیرەکەی سەیران بە یەک و ناکرێت ناوەڵ ناکەین پاسمانەگرت ماڵ شبرە خوشکەکانی پیاوەکە هەمومان هەموو ساڵی ئەو ڕۆژە تۆزە گریا پیاوە زاوەکەی ئەم فەقی جەڵدە لێدا ئەمە لە نەزبەدین گەورە شیفای بە ئینشاڵڵا گریا ئەوی چوامەس هەموو بە نەورۆزیە مانگە خۆمان حازرە کرد بۆ نەورۆز شتمانە کرد گشتی وەکمانەکە پاسمانە گەسیارێشە بوو سایە خۆمان نێبرد هەموو بە پاسە ڕۆشتین گشتی یەکمانە گرت دوستێ ئایلە دوو پاس پڕە بووین لە ئایلە گشتی لێوێ هەتاکو ئێوارە شەو بە یەکەوە بووین زاروام شەویژە چینە ماڵێکتری نەیە هاتینەوە ئێستا هەر نەفەر و سیارێک ئێستا نەفەر و سیارێکی خۆی پێ و ناشڕوە واللهی ناو چەمچەماڵەوە نییە چەمچەماڵی بنە ناو چەمچەماڵەوە جێی نورە نازانم دەبینی تا لەسەر گردەکە بە پێ ڕۆشتینە بۆ لای خزم دەیسە سێ سیارە لە قاپەکەمە 3 ساڵشە بە نورە نەچوومە
كسكر همي بياو كلوية خشكو براو كسكر لوية تنازع مش هذا كان ويلات تبقربا سەیرانەکەش وای لات و ئێستا بە یەک و کۆ نبینەوە ئێستا ئەبینی ئەو لەگەڵ هاوڕێی خۆی و لەگەڵ کەسی خۆی هاڕوا خوشک و برا و دایک و باوکەکە بە یەکۆ دەرناچن والله ويلي هاتو تبلي نسيت زرفك ويلي كذا عالم يخبر توازا كردوا تماحكا تماح الدنيا همي خشكو براو حمي لبر تماح الدنيا لا يكبو قشتير الله تماح خەڵک تازە وای لێ هاتووە تەبەن ئێستا ڕۆ کۆمەڵایەتیەکان زۆر زەعیف بووە خەڵک تااقەتی کەسی نەماوە ئەم دوورکەوتنەوەیە وای کردووە کە خزمایەتی و کە سوکارەتی کە زۆر کەم بۆتەوە لەبەرەوە ئەمە شتێکی باش نییە بەڵام چیش بکەین تازە دەسەڵات نییە زروفەکە هاتووە زروفەکە کۆمەلگا هەمووی بەجارە کەسە تێک چووە تێبینی شتێکت ئەگەر کردبێ ئەوەیە کە ئەبینی ئێستا سەیرانەکان کە ئەچی زۆربیان هاوڕێ یەک و دۆستی یەک و ئەوەن کەمترێ بینی خوشک و دایک و برا و باوکە کە هەمویان کۆ بنەوە ئایلەی و بچن بۆ سەیران ئەبینی ئێستا لەناو خێزانەکانیشە خێزانە بچووکەکانیشە بەداخەوە ئەسە بەداخەوە تەمەن ئێستا جاری وا هەیە ئێستا کەسە نزیکەکان تەمەن بوون بە جیاتی یەکترەکەن حەقت و حەقتکاری تەمەن وای لێ کردووە دەسەڵات و مەسەلە جاری وا هەیە تەبەن دەوڵەمەنی و هەیە وا هەیە مەسەلە وەزعی باشترە ئەویکە هەیە مەسەلە وەزعی باشتر نییە ئەمە وای کردووە تەمەن کە خەڵک لە یەکتر دوورکەونەوە ئەم لە یەکتر دوورکەوتنەوەیە تەمەن کارێکی باش نییە بۆ کۆمەلگا باش نییە ژیانیش تەمەن بەم شێوە ناڕوە نە ئاینی پیرۆزی ئیسلام داوای ئەومان لێگان نەک بەڕاستی کولتورەکەی خۆمان و عشارەکەی خۆشمان گۆڵێ ئەوەیە ئەگەر خەڵک تەمەن ئێمە ئەگەر وەکو دین وەکو پەیڕەوی دینمان کردایە ڕۆژمان نەئەگەشت ئەم ڕۆژە ئەمە دوورکەوتنەوەی لە دین بۆی ئێسەوامان لێ هاتووە ئەگەر ئێمە ئەو نەریتی ئیسلامی نەریتی دینی بەکاربێنین بێگومان تەمەن خزمایەتی تەمەن پێش هەموو شتێکەوەیە تۆ ئەگەر خزمت نەبێت ئەی بۆ لە خوا نەخواسە لە کاتێکی نەخۆشیە کاتێک ئەگەر لە کاتی تنگانە ئەی کێت بەکەڵکیت خزمەکە نییە کە سوکارەکە نییە بەڵام وای لێ هاتووە تەمەن ئێستا خەڵک دووربین نەماوە خەڵک هەرەوە ئەبینە کە ئەو ڕۆژە ئەوە ئەبینە کە ئەو ڕۆژەتیایەتی ئیشارەت بە بابەتێکی جوان کرد بەڕاستی ئەوەش کەوت ئێستا بۆتە ئەوەی کە هەمووی کێشیان بەیەکەوە یان چۆن بڵێ جۆرێک لە دووبەرەکی دروست بووە جای وایە ئەم دووبەرەکیە بە یەک سڵاوی گەرم ڕەوێتەوە نامێنێ هەر بەژی جاری وایە چوونە دەرەوەیەکی هەموو خێزانەکان بەیەکە بۆ گەشت و سەیران ئەوەی لە دڵیشیان نابوو نامێنێ ئێستا خوا ڕەحمی کردو تەبەن کە ئێمە دوو جەژنمان هەیە بڵێن جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانی پیرۆست ئەم دوو جەژنەوە ئەکا تەمەن بە هەر حاڵ کەسەکان نزیکی یەکترە کاتەوە تەبەن بەپێی نەریتە دینیەکان وێلێ ئەگەر ئەوە نەبێت تەبەن بێگومان خراپترە بێ بەڵام ئیتر مرۆڤ کە هاتە ئەم دنیاوە ئەبێ حیسابی ئەوە بکات کە تەمەن ڕۆژێک ئەم دنیای بەجێ ئەڵێ کە بەجێ هێشتا بنکەی چی بۆ ئەمێنێتەوە بەس چاکەکەی بۆ ئەمێنێتەوە هیوادارم کە هەموو خەڵکان بە نەریتی چاک بە قسەی چاک بە لێبوردەیی لێبوردە بێت لە هەموو شتێک باشترە قبولیشیکە ئینشاءڵڵا بابەتەکەمان تەوەری ئەمڕۆمان کۆمەڵایەتیە باس لەوە ئەکەین کە هەفتانە لەگەڵ ئەم وەرزی و بەهارە و وەکۆڵێن بەهارە سەر ئەلحەمدولیلا سەردان ئەچین بۆ گەشت و سەیران باشە جای وایە کاتژمێرە دوو کاتژمێر لە ئۆتۆمبیلەکان مێنینەوە قەرەباڵخی ئەوە بەڵام ئامادەنین بە درێژایی ئەو ساڵە سیلەیەکی ڕەحم سەردانێکی نەخۆشی دۆستێک نزیکە بکەین ئەڵێن بەخوا مەجالمان نییە ئەمە نیشانەی ئەوە نییە بەڕاستی ئێمە خۆمان مەبەستمان نییە وەڵای بابیرە خۆی ئەگەر حەز کەس حەسکا مەجال لەدا بخۆی بەسین وایە لە خۆی نابووری ئەوەی مەسەرەکە ناوەڵا لە خۆی نابووری بچێ بەلای خزمە قەومی ڕەحم نەماوە دیانەتیش کەم بووە بە حەقات ئەوەی مەسەرەکە لە پێشووە کە جەنابەت بە پێبیرەوەی جەنابەت ئێستا ئافرەتێکمان وەرگر هەر خەڵکی چەمچەماڵ بوو ئەوی باوەڕکە ئەوسا بەیانی سەماوەرەکەمان دا ئەگرستان تا ئێوارە نەمانە گوژانەما شڵا میوان ڕێگەی نایە کەچی ئێساکێ بەلای برا چێ ئەوداد بەلای باوکە چێ ئەبینی کەس ناچی ڕەحم لەماوەی مەسەر ئیستا جەناب بەڵێ نەخزمەکە کەچی کوڕ بۆ لای باوکی خۆی و ناچی نەوەڵا هەیە 6 ماڵ بینێتی بە مەبانی ماڵ باوکی نادینی بەلای براکەی ناچی خۆ گوتەنی دیانەتەکەمان کاڵ بۆ تۆ هەر ڕەحم نەماوە ناوەڵا خۆی گەر نیزان ڕەحمی بێ هەموو شوێنێکەکە یعنی مەسەلە مەجالەکە نییە مەسەلەکە وێ نامانێت هەموو کاتی لە 4 ساعت وان 2 ساعت مەجال بدەی خۆت خۆ تۆ 4 ساعت هەر ڕان ناکەیت وەر ئیش ناکەیت وە کار ناکەیت وانە
هەر ئەتوانین 2 سەعات مەجال بۆ سەیرانەکە پێمانەکرێ بۆ ئامادەین و بە قسە ژنەکە یانی ژنەوەکەیمان بۆ دەکات ناوێ وەڵا قسە ژنەکە خاڵۆ یەک بابەتی تر هەیە ئەویش مەسلەی سەیران و گەشتەکانە ئەبینی کابراڵێ بەخوا من حەزم لە زگورتیە لەگەڵ هاوڕێی خۆما چم و یان ئەوی تر لە بەخوا لەگەڵ فڵان کەس و کارە چم لە کاتێکا لە ڕووی پلەبەندیەوە زۆر لە خوشک و برا دوورترە کەچی لەگەڵ خوشک و برا و باوکەکەی خۆیان سەیرانێکی ئەوتۆ ناکات جاوێ بە ساڵەکە سەیرانێ ناکات ناوەڵا حەزی لێ نییە لەگەڵ ئایلەکەی خۆی بەر حەزەکە لەگەڵ کابراایەکی بێگانەوێک هەر نەشیناسی ماقەت زۆر هەیەەوە من زۆر لێری یان چۆ ئایلەکەی خۆت بەری باشتریان لەگەڵ کابرای بێگانە بڕووی ئەویش ببێ قەینا بەڵام نابێ ئەم لە فەرامۆشکی لە برێ مانگی با سەفەرێ بچی 2 سەفەر لەگەڵ ئایلەکەی خۆتا بچی خۆشترە و ئەفزەڵێ بەی بەولا خۆشترە و دڵی پێ خۆشە بێ و بەهارە و ئەچۆ ئەکرێ بەڕاستی ئەم گەشت و سەیرانش بکەینە دەرفەتێکن دەجار خزم و کەس و کار هەمووی بۆ منتیقەیە بچن ئارام و پەیوەندی کۆمەڵاتەکانیشان تونند و تۆڵکەنەوە ئێمە کە بیدایی بەهار دێت خزمەکان و لەزاوە و خوشک و دا ماگەش خڕەکەینەوە ئەڕۆن بە سەیرانزی بۆ قەراخۆمەراخمان بە یەکۆچین بۆمان ڕیزەوە دانشین و بەتیرێ دوو نیشانە هەم لە سەردانەکەی و هەمیش خۆمان یاریەکەن و تۆپێنەکەن و مناڵەکان و بەس ئەوە کەم بۆ تۆ ئێستا بەخوا کەمە زۆر نییە لە سەدا دەی نەماوە لە سەدا نەوەدی ڕۆیە خوا نەخواسە ئەم جیلەی ئێوە تەمەتان درێژ بێ ئەگەر وەکوڵێ نەمێنن ئەو ئەم گەنجەت ئەم جیلە تازە خۆ ئەوە نەکایتە کوێرە بێتەوە ئێمە نەمێن ئەو کەس چای بەیج ناکە هەر براگە ئەل تۆکمەە بەخوا نایناسم ئەم جیلێمە باشترێکە بشوا تەواو بن کاکەمە 56 ساڵ عمرمان تەمە درێژ بن ئینشەڵا ئێوە بەرەکەتی ئەم وڵاتەن بەڵام بە دڵنیایەوە ئەمە مەترسیەکە ئێمە نەوەکانمان ئاوا ئیهمال بێت و نابێ نابێ خۆی ئینسان ڕێز و حرمەت لە ناوێکا بێ زۆر خۆشە ڕەحمە بێ خۆشە قەوم برادر دۆست سەردانێکی زۆر خۆشە هەیە هەموو کەس و کارەکەی کردووە بە قوربانی هاوڕێکانی قەینا هاوڕێ پیرۆزە بەڵام تۆ ناکرێت کەس و کارەکە و ئیهمالکەی لەبەر نابێ هاوڕێ قەینا هەیە خۆی لەم دنیاە بەس برادری ئەسکەری زۆر خۆشەویستە نازانم تۆ ئەسکەریدا نەکرێت من ئەسکەریم کرد برادری ئەسکەری زۆر خۆشەویستە هیچ برادێک ناکاتە برادری ئەسکەری کە بە یەکۆوی بەس ئیساکە ئەوش کە دینی بەخوا نەتەلەونێکی بۆ ناکە کە حاجیگان بابەتێک ئەوەیە کە ئێستا وەرزی بەهارە هەمومان بۆ سەردان و بۆ گەشت ئەچین بۆ ناوچە گەشتیارەکان خوانەی بڕێ ئەم سروشتە جوانی کوردستان ئەبیین سەعاتێ 2 سەعات لە سیارە ئەمێنینەوە بۆ ئەوی بچین بۆ شوێنێک جگە لە ئیزدیحام و قەرەباڵغێکی بەڵام ئامادە نین 5 دقیقە بچین ناو سیارە و سەردانێکی کەس و کار و سیلێکی ڕەحم بەجێبێنین ئەمە نیشانەی ئەوە نییە بەڕاستی ئێمە خۆمان مەبەستمان نیە سەردان و سیلێک ڕەحم نەک ئەوەی مەجالمان نەبێت بەخێر بێن ئەلبەت ئەم بابەتەی جەنابتانە داخێکی گرانە داخێکی سەختە لەبەرەوەی ئێمە ئێستاکیە کورد قەدیم قسێکمانە ماوە سیلەی ڕەحم نەماوە بالفعل سیلەی ڕەحممان نەماوە ئێمە جاران ئێمە لە شارێکا بواین هەموو شارێکێکمان نەناسی لە دیەکا بواین هەمومان کەس و کاری یەک بووین شین و شایمان بەیەکەوە بوو خۆشی و ناخۆشیمان بەیەکەوە بوو ئێستاکیە بەداخەوە ئەم ژیانی عولەمە من پێرێ بابەتێکم لەسەر جیهانگیری نووسی باشەکانی و خراپەکانیشی بڵاوم کردەوە خراپەکانی ئەوەیە ئێمە سیلەی ڕەحم و دڵسۆزی و کەسایەتی بەکانی خۆمانمان داوەتە دەست ئەو قسەی کەوا نیلسن لە ساڵی 1970 ئەڵێت بەری خۆر بە بێژنگ ناگیرێت ئێمە کەوتی ناتە نێوان بێژنەکەیش و خۆرەکەیش و زەوەکەیشەوە ئەوان کارێکیان کرد لە ڕووی ئەو بارە کۆمەڵایەتی کە لە ناو کوردەواریە هەمان بوو و لە ناو ڕۆحی دینیشە هەمان بوو ئێستاکیە وای لێ هاتووە نوێژەکەشمان ئەەکەین بیرمان بەلای پارە و سەرۆت و سامانەوەیە کە دنیاش بووە سەروەت و سامان کەواتانە هیچمان لە هیچ نامێنێت نە قەومیەتمان نەمێنێ نە کۆمەڵایەتی نە خزمەتی حتا کاریگەری خراپی لەسەر دینەکەشمان بووە ئێستا جەنابتان هاتوون بۆ پارکی ئازادی و الحەمدوللا لەگەڵ خێزانەکەدانە کاتێکی خۆش بەسەرە بن ئێستا وای لێ هاتوو هەندێک لە سەیران و ماڵ و خێزانەکان خوشک و برا و کەس و کارەکە بەیەکۆ ناچجاوێ لەگەڵ هاوڕێکەی ئەڕوای عینتەنانە لە سەیران و گەشتەکەش ئامادەن لەگەڵ کەسە پلەیەکەکانیە سەردان و گەشت و ئەوە بەڕێ بکە وەڵا هاتنی ئێمە ئەمڕۆ بۆ ئەم جێگایە تایبەتمەندی هەیە من خەڵکی کەلارم و ناویشم ساڵە حەلاجە و ناسراوم نووسەرێکی کۆنیشم
خاوەن چەندین کتێبم ئەمڕۆ کچێکمان تەخەڕوجەکە بەخۆشی ئەوەوە هاتوین زۆریش بووین ئێستاکیش هەنێکیان ماوە و چاوەڕێی کچەکەمان بگەن پیرۆز بێ ئیشەڵا خۆش بیاخوا ئەگینا ئێمە بڵێ ئیستیش ئێمە وەکو خۆمان وەکو بنەماڵەکەمان هەرچەند من بە زانیاریتان من کەسم نەما هەمووی ئەنفال بوو لە ساڵی هەشتا بەڵام کۆمەڵێک کەسوکاری ترم لە پشتەوە و خەزورانی تازەم و ئەوانم بەهارانە بە کۆمەڵ ئەچین بۆ دەرەوە بە کۆمەڵ ئەچین و ڕۆژش نییە من میوانم نێت لەبەرەوەی خۆم بارە کۆمەڵایەتێکم هێشتا پاراستووە هێشتا ئەو ڕۆحا چونکە من تەمەنم هەیە هەفتا ساڵم ئەو هەفتا ساڵیە وای لە من کردووە هێشتانە ئەو جوانیەی کۆن هەبوو لە لەم کاڵ نەبووتەوە ئێستا مەترسیەکەمان لای ئێوە نییە مەترسیەکەمان جیلەکەی ئێمە و خوار ئێوەیە کە نەتوانین بەو ڕێگەی ئێوە بڕین ئەو ڕێگەی ئێوە ڕۆشنکەینەوە پەیوەندی کۆمەڵایەتەکانمان سست بێ ئەگەر لێم ببووریت ئێمە خۆمان بۆ خۆمان هەر من و تۆیش و باو باپیرانیشمان کاتێک تەمەنێک گەگاتە ئەوەی کە نەختێکەڵێن عاقڵمەندی بە خۆمانەوە هەستەکەین عاقلین شتەکە ئەو ڕەوشت و کردارە کۆنانەی باپیرانمان یێواش یواش کاڵ ئەبووە ئێستەیش هەروەها ئەو مناڵانەمان بە تایبەتی ئێستا دنیای عەولەمەیە و هاتووەتە ناو تەکنۆلۆژیاوە و ئەم هەموو هینا هاتووەتە ناوە ئەوانش نەحەقیان ناگرن مناڵی من و تۆ نازانێ گورێز چییە نازانێ کشر چییە نازانێ کونە چییە نازانێ ئەو کەرەستە قەدیمانە ئێستاکیە بێ بڕۆی بخێنە دەمیان لەبەرەوەی قۆناغەکە گۆڕانی قۆناغەکانی گۆڕانی کۆمەڵ وایە لیەکە نەک تەنها ڕۆحە کۆمەڵایەتیەکەمان بەڵکو کەرەستە ژیانیەکانی قەدیمیشمان نازانن چەند ساعت لە سەیرامێنۆچین بۆ سەیرانکردن بەڵام ئامادە نین 5 دقە سەرێک لە کەسوکار و ناسرا و نەخۆشێکمان بین ئەڵێن مەجالمان نییە ئەمە مەجالمان نییە خۆمان مەبەستمان نییە طبعا بە من وا بۆ یەکجێرموانێ هەمووی سەردەم بۆ بە سەردەمی تەکنەلۆژیا جاران ساڵی هەشتاکان هەمومان شەوانە کۆبووینەوانێ بە ناحیە ئیجتیماعیەکەمان بە قووەتر بوو بەڕاستی ئێستا ناحیە ئیجتیماعی نەماوە هەمووی ئەم موبایلە وای لێ کردووە تێگەی کەس مەجالی کەسی نییە نازانیان کاڵێ ئاسری سوور ئەمە ئاسری سوورایە بەڕاستی جاران خۆشتر بوو لەم کاتە تەنانەت سەیران و گەشتەکەش ماوای لاتۆ سیرەکەی لەگەڵ برادەر و هاوڕێکانی ئامادەی بچێت بۆ سەیران لەگەڵ خوشک و برا و دایک و باوکی خۆیان ناچی ڕاستە زۆر ڕاستە ئێستا من خۆم وام لەگە برادەرەکانمە زیاترە ڕوومەدارەوەک لە خوشک و کەسوکاری خۆم تۆزە سەرۆژدڵ بگرین کاکە ئێستا وای لێ هاتووە خزمەت لە ئێمەوە بەڕاستی خۆی شنێ خوشک و براکە مناڵێم هاوڕێ هەموو پیرۆزە و گرنگەوەی مەلەگەڵیان بەس بەڕاستی ناکری ئەو لاش فەرامۆشکین ڕاستە قسەکەی تۆ زۆر ڕاستە بەڵامی تر زروفەکە وای لێ هاتووە ئەبێ لەگەڵ ئاما بین دەسەڵات چییە خۆزگەوانە بواە بۆکەی ئێمە زۆرکە بۆ گەشت و سەیران ئەچینە دەرەوە باشە سەردانی ناوچە گەشتیارەکانەکەن جایواچین بۆ هەورامان ئەمە ئەمووی دروستە و گونجاوە جایوا چەند ساعتیش بەس لە قەرەباڵقی سەیرامێنین و باشە بەڵام بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ئەمە ئەکەین بەڵام بۆ سەردان و سیلی ڕەحم و سەرسەکردن نەخۆشی ئەوە ناغی هەمووی وانە بەخوا بەعام ئەوەی کەوتۆتە سەر ئینسانەکان خۆی بە ڕەحمە بێڕەحمە سەردانی کەس و کارەکە دایک و باوک خۆشک برا خۆی هەر ماوە بەس لای بەعزێ نەماوە ئیتر تۆ توانی بڵێ بەعزێکی وایە و بەعزێک بەس هەر ئینسان خۆی ڕەحمەکەی شەرتە خۆی چۆن بە ڕەحمە و سیلەی ڕەحم چۆن بەجێێنێ ماوە لە بەعزێکا ماوە لە بەعزێکان نەماوە ئێستا پیاوێکم وەرگرا وڵاتێکم وەرگی دانیشتووی چەمچەماڵ بوو ئەوی کاکە ئیسا مۆزوعەکە لەدەست ژنایە ژن بۆ سەیرانەکە ئەڵێ با بڕێن بەس بۆ سیلەی ڕەحمەکە لە بانەڕێ ناوانە وەڵا من ئەو خۆی منیش من حەزەکەم دائیمەن نەخۆش تەعزیە سەردانی هەموو شوێنەکان بکەین هەمووشیمان بەسەر کردوتەوە پێکەوە لەو خوایە بە زیابێ یعنی هەموو شوێنێکمان بەسەر کردوتەوە ئەوەشمان بەجێهێناوە و سەیران و گەشتەکە و خزم و کار و چیلێ ڕەحمیچمان بەجێهێناوە دەستان خۆش بێ ئیسا خەمەکە بۆ جیلە نوێیەکەیە بۆ نەوە تازەکەیە کە خوا نەخواسە ئەوان نەتوانن بەو ڕێگەیە بڕۆن و ئەوان سیلە ڕەحمەکە تەرخەمن ئەوان کەم تەرخەمن وەکو ئێمە نین ئێستا ئێمە فەرقی هەیە لەگەڵ ئەو جیلەی ئێستاە بەڕاستی وایە ئەمەما شۆڕ کردایەوە ئەم کولتوری ئێوە شۆڕ بایەتەوە بۆ خوارە بۆی ئەوانیش ئەو بابەتە بە زیندوی ڕابگرن ئینشاءڵڵا خۆزگەوا بواە خۆی مەسلەکە و هەزانی لەبەرەوەی کە
ئەلکترۆنیا زۆر زیایی کردووە خەڵک بخۆی مەشغوڵەکە بە ئەلکترۆن بەم مۆبایلەوە تۆچی سەردانی ماڵێکەکەی بە خوشک و براوە هەمووی خەریکی مۆبایلە خەریکی نایە دوو قسەی خۆشە لەگەڵا بکایە ئەمە هەمووی پەیوەندی بەم شتەوەی کاکە بەم تەکنەلۆژیایە پیا بووە جانان وانە بە مشتە نەبوو خەڵکە سەری خەڵکییا خەڵک قسەیە کرد بۆ خەڵک جۆی لە خەڵکە کرد بەڵام ئێستا هەرێکە بە مۆبایلێکەوە مەشغوڵە و ئاگای لە کەس نییە ئەوەیە مەسەلەکە کۆتا پرسیارم ئەوەیەکە ئێستا کاتێک گەشت و سەیرانەکری سیرەکەی خێزانە پلەیەکەکان نین لەگەڵ خوشک و برا ناچێت لەگەڵ باوکو و دایکان ناچێت ڵێ بەخوا من حەزم لەگەڵ برادەرایە یان جایی وایە ئەڵێن لەگەڵ هاوەزاوەکەیانڕە لەگەڵ خوشک و براقی خۆیان ناڕا و گلێشەیە لە ئافرەتە بابەتەکە پێت وایە ئێمە ئەتوانی بەڕاستی سەیرانەکەشمان بکەین سیلەی ڕەحم و لەگەڵ کەسە نزیکەکانمان بڕۆین لەگەڵ هاوڕەکانی شا بچین بەس ناکرێت هەموو جار لەگەڵ هاوڕەکان نابچین و کەس و کارەکە فەرامۆش بە تەکید لەگەڵ برایە لەگەڵ کوڕا لەگەڵ بووکە لەگەڵ کەس و کارە ئێمە دائیمەن حەزەکەین ئێمە هەموو کۆمەڵایەتی پێکەوە ئاڕۆین زۆر کات ئێمە وەختی خۆی ئێستا ئێستا تۆ زێ هەروای لێ هاتووە خۆی خەڵکەکە و کەس و کار هەمووی بە پاس ئێمە پاسمان گرتو و هەموو کەس و کارم پێکەوە ڕۆیشتوین سیارەکە چۆکو ئێستا نەبووە ئەوە زۆر ناوەڵڵا ئێستا چەندە سیارە زۆرە هەمووی کەم بۆتەوە هاتوو چۆکە و تێکەڵاویەکە ئەرەوەڵڵا گەڵابەی هەبوو مامم هەموو گەڕێکی کۆ کردەوە بە گەڵابە چوین بۆ سەیران هەموو هەفتەیەک گەڕێکی کۆ کردەوە تر ئەتەنە فەرقی نەبوو مە چیە و چیە نییە ئەو زمانەیە خۆش بوو زمانێ ئەوسا بە گەڕەکە ڕۆیشتن ئێستا بە خۆشک و براش بێکۆ کە سوکاریش ناڕاو هیچی قسە لەگەڵ هیچی ناکات و زڕوفێکی لێ هاتووە ئەم دنیاە نازانم پەیوەندی بە چیەوەیە. تا چەند گرنگە گەشت و سەیرانەکانە هەوڵ بین لەگەڵ کەس و کارە ئەو گەشت و سەیرانانە ئەنجام بین بۆی پەیوەندی کۆمەڵایەتەکانیشمان تند و تۆڵتر بێتەوە. وڵی پێویستە زۆرە لەبەرەوەی کە دەرونیان ینی جستە و لاشەیان تۆ مرتاحەبی جا گەڕان بەڕاستی زەرورە بۆ هەموو کەسێک ینی سەیران و گەشت و بینی سروشتی جوانی زۆر تەسیرەکاتە سەر هەموو کەسێک جاگەر لەگەڵ کەس و کاری خۆتا بێ ئەو بەرەکەتتر ئەو خۆشترە ینی تۆڵی خزمایەتی و ڕێزگرتن لە یەکتری و تێکەڵاو بوون و ئانە هەمووی دەروونت مرتاح بێ. ئێستا ئەوڵاتێکمان لا بوو دانیشتووی قەزای سێ سادق بوو ئەوی ئێستا خزمایەتەکان بۆتە لەگەڵ هاوەزاوە بە سوحبەتەوە وتەوی بە ئێستا لەگەڵ خوشک و برا کەم بۆتەوە ئێمە پێویست ناکە لەگەڵ هەموو چین و توێژ و لەگەڵ هەموو ئاستەکاندا بە تایبەتی خێزانە پلەیەکەکانە ئەم پەیوەندی کۆمەڵایەتی بەرزڕا بگرین و پیرۆزڕای بگرین بەڕاستی وایە پێویستە ئێمە زیاتر لەگەڵ کەس و کار و نزیکی خۆمان تێکەڵاو زیاتر بین وایە بەس لەگەڵ هاوڕێ چێ بۆ سەیران و وڵا ئەوەش زەرورە ئەوەش من کوڕێکم هەیە ئەڵێ لەگەڵ برادەرە بچیوە جەهەنەمیش خۆش بۆ جەهەنەمی بەس زۆر حەزی لەلایەنە کۆمەڵایەتەکە دی لەگەڵ خێزان و گەنج وایە بازێکینە ئەمە گرنگ نییە بەڕاستی ئاگامان لە گەنجەکان بێ بۆەوەی دوو ڕۆژ خوا نەخواستە ئێوە نەمان ئەوان جێ ئێوە گرن و ئاوا بێجا خۆ لایەنە کۆمەڵایەتەکە خۆر نامێنێ حتمیانە بێ وریار بین چکە ئەوان ئەگەر لەسەرەوە پەروەدە نەبن خزمایەتی و دۆستایەتی و هاتوچۆ و ڕەفاقەتی دۆستەکانی خۆی ئەوە لە ڕیشە دەرەچن ماشەڵڵا یاریکردنەکە و باشە هەر بەدەم قسەکردنەوە زام زیاتر تۆی ویتەوە ماشەڵڵا نازام خاتر تەگرنیان ماشەڵڵا لە من زۆر باشتر هەیە پلە ئاخری بەرسر هەیە یاخوا لەشتان ساغ بێ و بابەتێکی تریشەیە ئێمە زۆر کار بۆ سیلەی ڕەحم ئامادەی نین 5 دقە بچین ناو سیارەیەک و بەس ئامادەین 2 ساعت لە سیارە بین بۆ سەیرانێک ئەمە نیشانەی ئەوە نییە خۆمان مەبەستمان نییە وڵی بە دوایان ناچین ئەبێ بەڕاستی بگەڕێنەوە بۆ خزمایەتی و سیلەی ڕەحم و دۆستایەتی و تێکەڵاو بوون و ئاگاداری یەکتری و ئاگاداری مەینەتی یەکتری و ناخۆشی یەکتری زەرورە زۆر زەرورە چکە گەڕێمە بەدەم یەکەوە نەبین بەڕاستی ژیان نامێنێت ینی بوون نامێنێت ئینسانیەت نامێنێت لەبەرە زۆر زەرورە کە تێکەڵایی و ئاگامان لە یەکتری بێ و بەدەم کێشەکان یەکتری بچیت سیلەی ڕەحم کەم بۆتەوە وەکو ساڵانی پێشوو نییە زاڵان کەس و کارە چوون بە هەفتە لە ماڵ یەکتری ئەمانەوە خۆ مۆبایلیش نەبوو ئەتوانین سەردانی یەکتریان کردە هەر یا تەلەفۆنێکی نۆرمەڵ هەبوو
بەدەری جەنابەت ئەڵێ بەتەشید خەڵک دەتوانێت سەیران بکە ئامادەی تایە بەڵام بۆ هەواڵ پرسین ئەڵێ مەشغوڵم ئیشم هەیە کارم هەیە ژیانم هەیە مەشغوڵم یا زروف و زەمان وای لێ کردو بە حەقیقەت وایە ئەو سیلی ڕەحمە زۆر زۆرکەم بۆ تۆ ئیتر ئاخایە بڵم خودی خۆی ئینسانەکە خۆی لە ناخایەتی حەزناکە سەردانی کەسکە یاخود هەر بە مەبەست نایکە یاخود مەسەلەن هەندێک بەخالەتی شەیە لە ژیانان بۆ خێرەکە سێرەکە کە سوکارەکە یا دراوسەکەی وەسعی باشە ئەم خۆی بەکەم مەزانێ پێش حەزناکە بچێتە سەردانی بکایە هەواڵی بپرسێ بابەتێکی دیگەشمان هەیە مەسلەی خۆتزانانی ئێستامە لە پارکی ئازادی شوێنێکی گەشتیاری و شوێنێکی خۆشە بۆ کاربەسەبردن هەندێک لە ئافرەتەکان یان پیاوەکانیان کردە سۆحبەت لە پێش لە بەرنامەکەیان و لەگەڵ هاوڵزاوا چین بۆ سەیران لەگەڵ خوشکبران ناچینیان کرد بە سۆحبەت کەمە کاریگەری خێزان و ماڵەوەی قسەکەم ئەوەیە بەڕاستی ئێمە هەندێکمان هەیە تەنها لەگەڵ هاوڕێیان لەگەڵ خزمەت کەمێ دوورەکانیە سەردان و گەشت و سەیران ڕێکەخە بەڵام لەگەڵ خوشک و برا و دایک و باوکی یان تااقەتم نییە یان پێم ناکرێت کەچی ئەوان لەوەچە زەڕوتریش بن ڕاستەکەی هەتاکو ژیانی پێک نێ ناوە لەگەڵ خوشک و دایک و کەسوکار و ئەمانە ئەتوانێت سەردانکە کە بەڵام کە ژیانی پێکهێنا لەگەڵ ماڵ و ماڵی ئەبێ خێزانەکەی ئەلەل ئەکسەر ناڵێن لە 100% وایە ئەو لەگەڵ چێ گونجاوتر بوو لەگەڵ چێ حەزی کرد سەیران بکە لەگەڵ چێ حەزی کرد سەیران بکە بەپێی دڵی ئەو بۆی ئەو مرتاح بێت و هیچ کێشەی بۆ دروست نەبێت مەجبورە لەگەڵ ئەو سەردان بکات ئەمە تاسیرات کاریگەری وە یان گەنجەکانمانە لەگەڵ هاوڕێ لە من لەگەڵ هاوڕێ حەزەکەم لەگەڵ دایک و باوکمان حەز ناکەم بڕ گەنجەکان ڕاستەکەی ئەو حڕێتی لەگەڵ هاوڕەکانی هەیەتی لەگەڵ دایک و باوکی ئەو حڕێتەی نابێت مەسەلەن هەندێک شتێ حەزەکە بیکات ناڵێن خوانە خواستە شتێکی بەدەر خراپە شتێ بەڵام حڕێتەکەی زیاترە بێت سوحبەت دەکا قسەی خۆشەکە گاڵت و ژنەکە بەڵام لەگەڵ دایک و باوکی ناکرێت بێ هەر بەپێی دڵی ئەوان هەڵسو کەوت کات و هەندێک شتێ ناتوانێت بیکات ئەو کاریگەری لەسەر هەیە ئەوەی کە گوێبیستی بوون قسە وتەی هاوڵاتیان چین و توێژە جیاوازەکان بوو لەسەر بابەتی پەیوەندی کۆمەڵایەتەکان و سیلەی ڕەحم و بەسەبردنی کاتی خۆش لەگەڵ کەسە نزیکەکاندا تا بەرنامە و بێگەیشتنەوەیکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپارە زیانە